کوردۆ ڕابن نەچین بەرهەمی یەکێک لە هونەرمەند و دەنگە تایبەتەکانی ڕۆژئاوایی کوردستان خێرۆ عەباسە کە لە ئێستایا کاری لەسەر کردووە. بەرهەمەکە پێکەوە بین و پێشتان ئەڵێم کە هۆنراوەی ئەم بەرهەمە جوانە هی هونەرمەند خێرۆ عەباس خۆیەتی. هونەرمەند خێرۆ عەباس نوێترین کلیپی بەناوی کوردۆ ڕابن بڵاو دەکاتەوە و هۆنراوەی گۆرانیەکە لەلایەن هونەرمەند خێرۆ عەباسەوە دانراوە و کاری میوزیک و وێنەگرتنی لەلایەن هاکان ئاکایەوە بۆ کراوە و هەروەها کاری وێنەگرتنی میوزیک ڤیدیۆکەش لە ڕێگەی مۆبایلەوە بە ئەنجام گەێنراوە. دنيا حمل هبكتية وجدان دمال سرية دنيا حمل هبكتية راسي هم بدن فيها دنيا تشمت به حمو وكهبل بلا بنكي جيتي بلا بنكي جيتي عالدنيا قالك خشا بسر ما دقرت اوري الرشا عالدنيا قالك خشا بسر ما دقرت اوري الرشا رابن سر خب مشا مورال خخرا مكان بدأوا بسركب نهبونا خشاب مرخو بدأوا بسركب بازد يا خشاب